ئیمپراتۆریەتی پۆڵۆ. ئەمڕۆ ئاشنابین بە چیرۆکی سەرکەوتنی کەسایەتیەک کە زۆر لە چیرۆکی سەرکەوتنەکانی تر جیاوازە. چیرۆکەکە باز لە خەباتێکی دوور و درێژ و خۆڕاگری و بەدیهێنانی خەونی منداڵی دەکات. ئەویش چیرۆکی سەرکەوتنی یەکێک لە بەناوبانگترین دیزاینەرەکانی جیهانە بە ناوی ڕالف لۆرین. ناوی ڕاستەقینەی ڕالف لیفشتینزە کە لە ساڵی 1939 لە ناوچەی برۆنکس لە ویلایەتی نیویۆرک لە خێزانێکی هێژار لەدایک بوو. باوکی کاری بۆ یاخچێتی کردووە، بۆی ناوی خێزانەکەیانەوە هەمیشە لەلایەن هاوڕێکانیەوە تووشی گاڵتە پێکردن دەبوویەوە، بۆیە لەگەڵ براکانیدا بڕیار دەدەن کە ناوی خێزانەکەیان بگۆڕن بۆ لۆرین. ڕالف هەر لە منداڵیەوە ئارەزووی لەبەرکردنی جلوبەرگ و دنیای فاشیۆنی کردووە. لە تەمەنی 12 ساڵیەوە کە لە قوتابخانە دەگەڕایەوە دەستی دەکرد بەکارکردن بۆەوەی کە بتوانێت پارە کۆ بکاتەوە و جلی نوێی پێ بکرێت. کاتێکیش قۆناغی ئامادەی تەواو دەکات داوا دەکات لە ژێر وێنەکەیدا بنووسرێت کە ئەو دەیەوێت ببێتە کەسێکی ملیۆنێر. دواتر دەچێتە پەیمانگە تا لە بواری کارگێڕی کاردا بخوێنێت. ئەڵام واز لە خوێندن دەهێنێ و بڕیار دەدات بچێتە خزمەتی سەربازی. دوای گەڕانەوەشی لەگەڵ کۆمپانیای ریڤێنز دەست بە کارکردن دەکات. ئەو کۆمپانیایەش بە یەکەمین وێزگەی کارکردنی دادەنرێت لە جیهانی فاشیۆن و دیزایندا، چونکە لەوێوە یەکەمین کاری دیزاینکردنی بۆ بۆین باخ کرد. بەڵام سەرەتا دیزاینەکەی پەسەند نەکرا. پاشان لە ساڵی 1967 توانی ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیای پرۆمێل بکات بەوەی کە ئەو دیزاینی هەموو بۆین باخەکانیان بۆ بکات. لەو سەردەمەشدا باوی ئەوە بوو کە ڕەنگی تاریک لە بۆین باخەکاندا بەکار بهێنرێت. بەڵام لۆرین ئەوڵیدا کە جێپەنجەی خۆی بەسەر دیزاینەکانیەوە بەجێ بهێڵێت، بۆیە ڕەنگی کراوە و نەخشی لە بۆین باخەکاندا بەکارهێنا. ئەوەش وای کرد کە کەسانێکی زۆر دیزاینەکانی ئەویان بەدڵ بێ و بەباشی پێشوازی لێ بکرێت. بەو شێوەیە بەردەوام بوو تا ئەو کاتەی توانی یەکەمین کۆمپانیای فاشیۆندا بمەزرێنێت، ئەویش کۆمپانیای پۆڵۆ بوو. هەموو ئەوەش ئەو پارەیە بوو کە لە دیزاینکردن و فرۆشتین بۆین باخەکاندا دەستی کەوتبوو. پاشانیش بڕێک پارەی لە بانک قەرز کرد. لۆگۆی کۆمپانیاکەشی کردە پیاوێک کە لەسەر ئەسپێک یاری پۆڵۆ دەکات، چونکە پۆڵۆ یاریەکی کۆنی پاشاکان بووە. لە ساڵی 1967 لۆرین دەست بە فراوانکردنی کۆمپانیاکەی دەکات، ئەویش بە دیزاینکردنی جلوبەرگی پیاوان کە ستایلەکەیان لە ستایلێکی کلاسیکی بەریتانی و ئەمریکیدا خۆی دەبینیەوە. بەو شێوەیەش کڕیارێکی زۆری بۆ خۆی ڕاکێشە. پاشان لە ساڵی 1970 لۆرین دەست دەکات بە دیزاینکردنی یەکەمین هێڵی بەرەمێنان بۆ جلوبەرگی ژنان. لە کۆتایی هەمان ساڵیشدا توانی یەکەمین فرۆشگای فرۆشتنی جلوبەرگی خانمان لە بێڤەری هێڵز بکاتەوە. دواتریش لە چەندین شار و ویلایەتی تر لەق دەکاتەوە. بەڵام هەر بۆەوە نەوەستا. لە ساڵی 1974 دەست دەکات بە دروستکردنی چاویلکەی تایبەت. لە ساڵی 1970 بۆن بەرهەم دەهێنێت. پاشانیش لە ساڵی 1970 دەست دەکات بە دروستکردنی پێڵاو. بەم شێوەیە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی خەونی مناڵی بەدی دەهێنێت کە دەیویست ببێتە ملیۆنێر، بەڵام نەک ملیۆنێر بەڵکو دەبێتە ملیاردێر و ئیمپراتۆریەتێکی گەورە دادەمەزرێنێت و هەموو جیهان کاڵاکانی بەکار دەهێنن.